بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزانتان مبارەک بێ. ومێدەوارم خوای پەروەردگار لەم مانگە پڕ بەرەکەتەدا هیدایەتمان بدە، تەوفیقمان بدە لە خزمەت قورئانی پڕ بەرەکەت و بەخشش دابین. ئینشاء الله ئەم ڕەمەزانش لە خزمەت جەنابتاندا دەبین بە یەکەوە لە ماڵی خوای پەروەردگاردا لەگەڵ ئێوەی بیسەران و بینەرانی زۆر ئازیز و خۆشەویستیشدا لە زنجیرە باسی ئاگادار بەدا هەر جارە بابەتێک لە خزمەت دینی ئیسلامدا شی دەکەینەوە، بابەتێک کە هەم بۆ دینمان باش بێ هەم بۆ ژینمان ڕێنمایی کەر بێ. ئێمە لە مانگی قورئان داین. ڕەمەزان گەورەیەکەی بە قورئانەوەیە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن. ڕەمەزان مانگی قورئانە بۆ پڕکردنەوەی توێشەبەرەی قیامەتمان بە خوێندنی. بەڕاستی فرسەتێکی زێڕینە. ئینشاء الله هەوڵ بدەین هەر یەکێک لە ئێمە زۆرترین کاتەکانی لە خزمەت قورئاندا بەسەر بەرێ. توێشەبەرەی قیامەتمان پڕکەین کە هەر ئەوەمان فریا دەکەوێ بە گوێگرتن لە قورئان، بە خوێندنەوەی قورئان، هەروەها فێربوونی ژیان بە لێ تێگەیشتنی. لە مانگی ڕەمەزانە بە هەر جارە لە خزمەت ئاەتێکە، لە خزمەت کۆمەڵە ئاەتێکا بین بۆ ئەوەی کەوا بە ئیزنی خوای پەروەردگار جوان لێ حاڵی ببین. با بچینە خزمەت پێغەمبەر نوح لە سوورەتی نوحدا سەلامی خوای لەسەر بێ. یەک سوورەتی گەورە بە ناوی سوورەتی نوحەوەیە، بە ناوی پێغەمبەر نوح و بەسەرهاتی خۆی و گەلەکەی. دوای 50 ساڵ لە بانگەواز بەڕێزان، دوای 950 ساڵ لە بانگەواز لە سوورەتی نوح ئاەتی 5 دەفەرمێ لەیلە وەنەهارا، شەو ڕۆژ، واتە بە بەردەوامی بە بێ ماندووبوون نوح بانگەوازی دینی خوای پەروەردگاری کرد بۆ گەلەکەی، کەچی وەما ئامەنە مەعەهو ئیلا قەلیل، کەمێکی زۆر کەم نەبێ ئیمانیان پێ نەهێنا. نوح دوعای کرد، فەرمووی ربی لا تذر على الأرض من الكافرين ديارا. نوح آياتي 26 سورة نوح آياتي 26 فەرمووی پەروەردگارم، ئەی پەروەردگارم لا تذر على الأرض من الكافرين ديارا، یا ربی خوای پەروەردگار هیچ کافرێک لەسەر زەویدا نەهێڵی. بەڵام بەڕێزان کەی ئەم دوعای کرد؟ زۆر کەس ئاگادار بن، هەم بەرنامەکەی ئێمە لە ڕەمەزاندا ناوی ئاگادار بە. ئاگادار بە نوح لە دوای 950 ساڵ ماندوو نەبوو لە بانگەواز. زۆر جار هەندێک خەڵک تەفسیری ئاەتەکان بە هەڵە دەکەیان، بە هەڵە لی تێدەگا، ئەڵێ نوح دوای 950 ساڵ ماندوو بوو، بەڵام نەخێر ماندوو نەبوو. ئەی کەی ئەم دوعای کرد؟ دەبێ بگەڕینەوە قورئان خۆی تەفسیری خۆی دەکا. سوورەتی هود ئاەتی 36 تەماشاکەن دەفەرمێ وأوحي إلى نوح أنه لن يؤمن من قومك إلا من قد آمن. دەفەرمێ وحی کرا بۆ لای نوح کە هیچی تر لە قەومەکەت ئیمانت پێ ناهێنن ئیلا ئەم کۆمەڵەکەمە نەبێ کە ئیمانیان هێناوە. ئالەو کاتەدا بۆچی نوح دوعای کرد؟ خوای گەورە فەرمووی لەم کۆمەڵی کە ئیمانیان هێناوە زیاتر بە تەمامە بە خەڵک ئیمان بێنێ. ئەی باشە بۆ وازی لێ نەهێنان، بۆ ئەو خەڵکە بۆ خۆی بژیایە و ئیمان ناهێنن بۆ قیامەتی خۆیان. بەڕێزان با لە قورئان وەکو خۆی حاڵی بین، چونکە بقاء المفسد في الدين مفسد في الدين الذي لا يقبل النصح مفسدة على غيره، لذا يجوز الدعاء عليه بالهلاك. اگر کەسێکی مفسد لە دیندا، واتە کەسێ حەقی دینی ئیسلامی نییە، حەقی مسلمانانی نییە، ئێمەش حەقمان نییە بەسەریەوە، ژیانی خۆی بەسەر دەبا، سەلام و کەلامی بازارمان هەیە، لەگەڵ یا دەچێتەوە بەربارەکەی خوای پەروەردگاری خۆی. بەڵام بەڕێزان کەسانێک کەن مفسدن في الدين، یعنی ئیشیان بە دینە بەڵام بۆ تێکدانی دین، بۆ گومڕاکردنی مسلمانان، کاریگەری زۆریان هەیە لەسەر لاڕێکردنی ئەم هەندوو گەنج و لاوە جوانە، فکریان ژەهراوی دەکەن، مێشکیان ژەهراوی دەکەن، لا دین و لا ڕێیان دەکەن. ئەمانە چەندی نەسیحەتت کردوون، زانایانی ئیسلام لەگەڵیان دانیشتون، قبوڵی دینی ئیسلام ناکەن، گەیشتووی حەقیقەت لەگەڵیاندا، ئەو کاتە دروستە دوعایان لێ بکەی بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی دوعاکەی نوح. حکمەتەکەشی چییە؟ سوورەتی نوح ئاەتی 27 تەماشاکەن دەفەرمێ إنك إن تذرهم يضل عبادك ولا يجد إلا فاجرا كفارا.
پەروەردگار ئەگەر ئەمانە بمێنن لەسەر زەویدا یضل عیبادەک خەڵکی گومڕاتر دەکەن ئەو خەڵکە بەهۆی ئەم سەرانەی کوفرەوە گومڕا دەبێ یا ڕەبی خوا لە ناویان بەری هەم خۆیان بۆ قیامەت باریان سوکتر دەبێ ئەوەندە هیچ کە کوفریان لەسەر کۆ نەبێتەوە کە کوفرەگە تۆزێک بێ و زۆر بێ هەر کافرە بەڵام ئەم کافرانە ڕۆژ بە ڕۆژ گوناهی خۆشیان گوناهی گومڕایی خەڵکیشان دێتە سەر ئەمانە لە کۆڵ دەبنەوە هەروەها ئەو خەڵکەش هیچ کە بەهۆی ئەمانەوە گومڕا نابێ یا ڕەبی خوایە تۆوی ئەم کافران لەسەر زەویدا نەهێڵی بە ئەم سەرزەوێ ئاسوودە بێ بە ئەم سەرزەوێ مرۆڤی پاک تێدا بژی و دینی خوای پەروەردگاری تێدا جێبەجێ بکە ئەمانە ئەگە بژبن بژمێنن ولا یەلید إلا فاجرا کەفارا ئەوەندە دڵیان ڕەش بۆ منداڵەکانیشیان لەسەر ئەمە پەروەردە دەکەن ئایا وایە بەڵێ سورة نوح آية 23 دەفەرمێ وقالوا لا تذرن آلهتكم ولا تذرن ودا ولا سواعا ولا يغوث ويعوق ونصرا وقالوا همو خلقك يعني أو كومەڵە ئیماندارە کەمەی لێ دەرچێ بەڕێزان هەموو خەڵکەکەی قەومی نوح بە یەکتریان دەگوت ئامۆژگاریان دەکرد دەچوونەوە ماڵەوە دەیانگوت لا تەذەڕونە کوڕە نەکەن مناڵەکەم کچەکەم هاوسەرەکەم نەکەی شوێنی نوح بکەوی نەچی شوێنی ڕێبازی نوح پێغەمبەر بکەوی ئەمە ڕاز ناکە لا تەذەڕونە ئالیهەتەکم نەچن واز لە خوایەکانی خۆتان بێنن ئەم نەسیحەتە دڵسۆزانەیان دەکردن نوح فەرمووی یا ڕەبی خوایە ئەوەی کە لێشیان دەبێ کافر دەبێ بۆ چونکە ئەمانە زۆر سەرسەختانە داکۆچی لە بتپەرستی دەکەن دەڵێن لا تەذەڕونە ئالیهەتەکم واز لە بتەکانتان نەهێنن واز لە پەروەردگار و خوا درۆیەکانتان نەهێنن کە ئەم بتانن ولا تەذەڕونە ودا ولا سواعا ولا يغوث ويعوق ونصرا هەروەها ئەم پێنجەش واز لێ نەهێنن بیان پەرستن ئەمانە پەرستراوی حەقن ئەمانە خوای ئێوەن ود سواع يغوث يعوق نصر بەڕێزان ئەم دەرسە گەورە پێمان دەڵێ التواصي له أثر على الثبات على الحق أو الباطل بەڕاستی وەسیەتکردن ئامۆژگاری ماڵ و منداڵکردن زۆر تەئسیری هەیە جا بۆ حەق بێ یان بۆ بەتاڵ بێ ئەمانە بەردەوام لە ماڵەوەدا دەنیشتن هەموو شەوێ لەگەڵ ماڵ و منداڵی خۆیاندا ئەیانگوت نەکەن وەسیەتتان بۆ دەکەین پشت لە خواخانی خۆتان نەکەن لەم بتانە نەکەن ئەمجا ئەم پێنج خوای ئێمە کە هەر شتە بۆ شتێک لێ دەپاڕێنەوە وەد و سواع و یەغوث و یەعوق و نەسر نەچن وازیان لێبێنن ئەم منداڵانە وا دەچۆ مێشکیانەوە خۆزگە ئێمەی مسلمانیش بەڕێزانەوەمان کردایە تخوا من لە جەنابەت دەپرسم وا ئەوەڵی ڕەمەزانە نەسیحەتێکی ماڵ و منداڵەکەتت کردو بڵێ تخوا ئاگاتان لە دینەکەتان بێ هەرڵێ ڕۆڵە ئاگال لە گیرفانت بێ ڕۆڵە ئاگال لێ بێ نەتخەڵەتیانن ڕۆڵە ئاگال لە سیارەکەت بێ ئەیدە جارێکیش بەڕێزم دایک و باوکی مسلمان کاکە بڵێ ئاگال لە دینەکەت بێ تخوا ئەو کافرانە ئاوا نەسیحەتی منداڵەکانیان دەکەن دەیانگوت لا تەذەڕونە ئالیهەتەکم تۆش بڵێ توخوا تۆش ڕۆڵی شیرینم واز لە ئیسلام مەهێنە بیر و باوەڕەکەت مەدۆڕێنە پشت لە پەروەردگاری حەق نەکەی پشت لە پێغەمبەری ڕاستی ئیسلام نەکەی کە محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر نەتکردو بەخوا کەم تەرخەمی واللهی شەرمە کافر ئاوا بۆ بتپەرستی خۆی دڵسۆز بێ کەچی تۆی مسلمانی دینداری خواناسی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم ڕۆژە بیرن نایەتەوە مناڵەکانت دانیشتان بێ ئاوا بە دڵسۆزیەوە بڵێ واز لە دینی ئیسلام و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەهێنن بەڵێ بەڕێزان ئەم پێنجە چ بوون ود و سواع و یەغوث و یەعوق و نەسر پێنج پیاوی ساڵح بوون پێنج پیاوی خواناس بوون کاتێک کە مردن شەیطان بۆ ئەوەی خەڵکی گومڕاکە وتی ئەم پێنج پیاو چاکە ئەم پێنج خواناس و ساڵحە زۆر ئینسانی ڕێک و پێک بوون تکایە لە بیریان مەکەن وتیان چی بکەین لەسەر شکلی مرۆڤێک خۆی نیشاندان وتی یەکی بەردێکیان بۆ دانێن ئەن وەکو چێلی قەبرێکی بەرز بەردێکیان بۆ دانێن ڕۆژانە بچن سڵاویان لێ بکەن دەست لەسەر سنگ بۆیان بوەستن دوعای خێریان بۆ بکەن ئەم جیلەوەیان دەکرد ئەوانیان بەخوا نەدەزانی دەیانگوت ئەمە پیاوی چاکن سڵاویان لێ دەکەین دوعایان بۆ دەکەین ڕەحمەتیان بۆ دەنێرین جیلی دوای ئەوان بە هەمان شێوە وردە کە دوور کەوتنەوە ئەوەی کە هات لە صحیح بوخاری دەفەرمێ حتى إذا هلك أولئك وتنسخ العلم عبيدات ئەم جا وردە خەڵک ڕووی لە بێدینی کرد خەڵک ڕۆژانە دەچوو سەردانی ئەمانەی دەکرد دەستی لەسەر سنگ دادەنا بۆیان دادەهاتەوە حرمەتی دەگرتن بەڵام دەپەرستران ئەم جاوتیان ئەمانە خوان ئەنجا کەس لە بیری چوو بۆ ئەمانە عەبدن ئەم پێنجە کران بەخوا نەعوذ بالله لە جیاتی خوا دەپەرستران بۆیە زۆر گرنگە ئاگامان لێبێ هەروە کوێرانە ئەزیزم بەدووی مەکەوە هەروتیان ئەمە وایە بەڵام تۆ نەزانی ئەسڵ و فەسڵی ئەم بابەتە چییە
هەمووە بە پێغەمبەرانیان دەوت گرفتی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر لەگەڵ گەلەکانیاندا تەماشاکەن لە قورئاندا لە 4 شوێندا ئەمە بابەتە هاتووە دەیانگوت حەسبونا ما وەجەدنا عەلەیه ئاباءەنا ئەرێکاکە ئێوە بۆ بدەپەرستن دەیانگوت وەڵڵاهی لە باب و باپیرانمانەوە ئەوانمان بیستووە کە ئەم بتانە خوان و دەنگی ئێمە بە ئەڵڵا دەگەیەنن بەبێ ئەمانە دەنگی ئێمە بە خوا ناگە و هیچ کارێکمان بۆ ناکرێ حسبنا ما وجدنا عليه آباءنا لسورة مائدة دا هروها لسورة البقرة دا دانقود بل نتبع ما ألفينا عليه آباءنا لسورة الزخرف دا لدوش دا جارك دانقود إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مهتدون جاركش لسورة الزخرف آتي بستوسيدا دوباري دا كاتو بلان بشيوه كتير إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مقتدون دەیانگوت ئێمە لەسەر ڕێبازی باب و باپیران مانین ئەم بتپەرستیە ئەمەی کە ئێمە بەخوایان دەزانین لەوانەوە بۆمان ماوەتەوە باوەڕ ناکەین ئەوان بە هەڵەدا چوبن بۆیە بەڕێزان زۆر خەتەرە بڵێ مادام باب و باپیرم وای کردووە وەڵام منی ژوا دەکەم نەخێر باب و باپیرم بزانین داخۆ بۆ چی وایان کردووە ئیسلامی ئێمە پێمان دەڵێ انظروا إلى ما قيل ولا تنظروا من قال ئەمە قسەیەکی زۆر جوانە لە ناو زانایاندا ئەڵێن قسە ئیمامی عەلیە هەندێک دەڵێن تەماشا بکەن چی دەگوترێ تەماشا مەکەن چێ دەیڵێ ئەمە زۆر گرنگە ئەم قسەیە ئەگەر جوانە با شوێنی بکەوین ئەگەر ئەم ڕێبازە جوانە با شوێنی کەوین بەڵام نەک ئەوەی کە خەڵک هەموو عام شوێنی کەوتووە نەک ئەوەی باب و باپیرم چونکە وایان کردووە دەبێت منیش هەر لەسەر هەمان ڕێبازم ئەگە هەڵەش بێ نەخێر ئەم قسە جوانە هەیە هەر کەسێکە بەبێ ئەوەی بزانم چێ وتوێتی بە شوێنی دەکەوم گوێی بۆ دەگرم ئیسلامی ئێمە بەڕێزان هەمیشە لەگەڵ عەقڵی کراوەیە ئیسلامی ئێمە عەقڵی مرۆڤی کردەوە وەڵڵاهی سوپاسی ئەڵڵای دەوێ ئێستا جەنابەت ئەمڕۆ بە ڕۆژوو بووی سوپاسی ئەڵڵای دەوێت کە ڕوود لە خوایە ئەم دینی ئیسلامە عەقڵی تۆ دەکاتەوە پێمان دڵ مسلمانەکان عەقڵیان ئازادە و ئازان مسلمان دوو سیفەتی هەیە هەم ئازادە کۆیلەی کەس نییە هەم ئازاشە ڕاستیەکانی کە بۆ دەرکەوت شوێنی دەکەوێت ئازایە هەر شتێک تازە بێ بەم سێمەرجە شوێنیکەوە یعنی لە هەر شتێک سێمەرجی تێدا بێ سڵمەکەوە شوێنیکەوە یەکەمیان بەڵگەدار بێ بە شەرع بەڵگەدار بێ بە ئاەتێکی قورئان یان بە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان بە ئیجماعی زانایانی ئیسلام کۆدەنگی زانایانی بڕوا پێکراوی سەلەفی ساڵح پێشینانی ئەم ئومەتە کە ئەم شتە حەڵاڵە چاکە خواناسیە باشە مادام بەڵگەت بەدەستەوەیە قورئان حەدیث فەرمودەی زانایان شوێنیکەوە دووەم هەر شتێک بە سوود و بە کەڵک بێ مادام بۆ ئەم ژیانە سوودی لێ دەبینی کەڵکی لێ دەبینی خۆشگوزەرانی پێ دەبەخشێ بە شەرتێ تووشی بێ شەرعینەکە بیکە سێم بەرژەوەندی تێدا بێ مادام ئەم داهێنراوە لە دەرەوە بۆت هاتووە ئەم شتە هاتوۆتە وڵاتەکەتەوە بەرژەوەندی وڵاتەکەتی تێدایە و مخالف نیە بە نەسێکی قورئان و حەدیث و بنەما چەسپاوەکانی شەریعەتی ئیسلام وەریگرە زۆر ئاساییە وەریگرە با ئەو شتە پێشتریش نەبوو بێ و خەڵک پێوەی ڕانەهات بێ مادام بەڵگەی شەرعی لەسەر قورئان و حەدیث هەروەها بەسوودە بۆ خەڵک هەروەها بەرژەوەندی تێدایە بەڕێزان خۆزگە دەخوازم خۆزگە ئێمەی موسڵمان ئەمڕۆ لە بواری ئەم سێشتەدا لە بواری ئەم سێشتەدا شوێنی باب و باپیرانمان بکەوتینایە کافرەکان دەیانگوت ئینا وەجەدنا دەیانوت ئێمە حەسبونا ما وەجەدنا عەلەیه ئاباءەنا ئەم بتپەرستیەمان لە باب و باپیران مامنەوە بۆ ماوەتەوە بەسیشمانە خۆزگە ئێمە بمان وتایە سێشت هەیە لە باب و باپیرانەوە بۆمان ماوەتەوە وەڵڵاهی وازیان لێ ناهێنین ئەو سێشتەش بەڕێزانی یەکەمیان باب و باپیرانی ئێمە لە میلەتی کووردا خاوەنی عەقیدەی پاک و خواناسیەکی بە حەق بوون بەڕاستی عەقیدەیان خاوێن بوو بەڕاستی خواناسی بە حەق بوون هەرچی پیا و چاکە هەرچی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بزانە خۆشیان ویستووە جارە پێشتر هەرچی پێغەمبەرە ئەم میلەتی کورد ئێمە باب و باپیران ئێمە بە بێ جیاوازی خۆشیان ویستووە چەند ماڵناوی محەممەدی تێدایە لەو لاوی ناوی موسای تێدایە لای ناوی عیسای تێدایە ناوی ساڵحی تێدایە ناوی پێغەمبەر ئیبراهیمی تێدایە ناوی ئیسحاقی تێدایە ناوی یعقوبی تێدایە ناوی یوسفی تێدایە چاو لێ میلەتی کوردی ئێمە چەند جوان عەقیدەی پاک بوو جیاوازی هیچ پێغەمبەرێکی خوای نەکردووە ئەمجا بگەڕێەوە سەر سەحابە لە ئیمامی ئەبوبەکرەوە تا دوا سەحابە کە ئەنەسە هەر هەمویان وەکو یەک خۆش ویستووە
ئەم عەقیدە پاکەی لەناو کوردی موسڵمانە بوو، جیاوازی یەک سەحابەی پێغەمبەری نەکردووە صلی الله عليه وسلم، هەموویان وەکو یەک بەڕێز تەماشاکراون. ئەمجا بەس لەبەر خاتری خوا هەرچی مامۆستای ئاینیە، هەرچی شێخی تەریقەت بووە، هەرچی تەنانەت پەڕۆیەکی سەوزی بە پشتەوە توانە ئەمە بنەماڵەی بەڕێزی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ئەمە لە ئال و بەیتە هەمووی حرمەتی لێ گیراوە. والله خەڵکی ئێمە قەبرپەرست نەبوون بەڕێزان، تەنانەت ڕێزیان لە گۆڕی پیاوچاکەکان گرتووە تەنها لەبەر خاتی خوای پەروەردگار، عەقیدەیەکی پاک و پوخت، هەرچی ساڵح و خواناز بێ بە مردوو زیندووە خۆشیان ویستووە و هەروەها دوعای خێریان بۆ کردووە. دووەمیان لە بواری کوردایەتی پاک و دڵسۆزی بۆ کوردستان، ئەو خەڵکە چەند بە دڵسۆزی کوردایەتی کردووە، چەند بە دڵسۆزی پێشمەرگایەتی کردووە، چەند بە دڵسۆزی خاک و نەتەوەی خۆی خۆشویستووە، نە حیزبایەتی زانیوە، نە ئەم و ئەوی زانیوە، نە جاشایەتی فڵان و فڵانی کردووە، نە دەستی بێگانەی بۆ وڵاتی خۆی هێناوە. خۆزگە ئێمە وەکو باب و باپیرانی خۆمان لە بواری نەتەوایەتیدا تەنها کوردستانمان دەناسی، تەنها سەربەرزی گەلی خۆمان لەژێر ئاڵای ئیسلامدا دەویست. سێمیان لە بواری نانبدەیی، سەخاوەت، تۆکمەیی خزمایەتی، حیا و حرمەت، ڕێزی گەورە و بچووک، ڕێزی گەورە، هاوکاری بچووک، متمانەی نێوان دراوسێ کە دراوسێ دەڕۆی کلیلەکان یەدا دراوسێکەی ئەیگوی وا من دەڕۆم ماڵ مناڵم بە تۆ سپارد. خۆزگەل لەم ڕەوشتە جوانانەدا بەڕێزان بمان وتایە باب و باپیرانمان چیان کردووە بەخوا بەسمانە. بەس وەڵڵی من ئەمڕۆ دیقەت دەدەم جەنابش ئێستا ئەم وتارە لەگەڵمانای، ئێستا دەیبیستی دەیبینی هاوڕای منی دڵنیام واللهی بەس لەم سێشتدا پشمان لە باب و باپیرانمان کردووە. بەڵام چی بۆ گەنی وڵاتانە، هەرچی مخالیفە بە دینەکەمان، بە کوردایەتی ڕەسەنمان، بە ئەخلاقی بەرز و پەسەندمان هەمومان وەرگرت، ناش زانین بۆ ئەوە گرفتەکەیە. وتارەکەی ئێمە لەسەر ئەوەیە لە زنجیرە باسی ئاگادار بە بەڕێزم ئاگادار بە، وتاری یەکەمی زنجیرە باسی ئاگادار بە بێت تێگەیشتن کار مەکە، ئامان بێت تێگەیشتن کار مەکە. تخوا شتێک کە نەزانی چۆنە بۆچی باشە باوەکو قەومەکەمان لێ نەیە کاتێ دەیانگوت واز لە دینی باب و باپیرانتان نەهێنن ئێ بۆ وەڵڵی هەرووامان بیستووە ئێمە لەوەتی حین باب و باپیرمان هەب بتپەرست بووە با ئێمەش مۆتپەرست نەبین وەڵا فڵان کەس زوای کردووە ئێدن نازانین بۆچی ئەو وای کردووە. بەڕێزان بەسەرهاتێک هەیە لە کتێبەکانی ئەتەم شەرقاویدا هاتووە. ئەتەم شەرقاوی دڵ بەسەرهاتێک دەجێڕێتەوە دەڵێ کچێک ماسی سوور دەکردەوە ماسیەکەی هێنا سەری لێ کردەوە. ئەڵێ هاوسەرەکەی پێیوت وتی بۆچی سەری ئەو ماسیە لێ دەکەیتەوە؟ خۆلەوە چێویش هەندێک گۆشتی پێوە بێ وتی وەڵڵاهی نازانم. وتی ئەگە ئەوای لێ بکەی جوانتر سوور دەبێتەوە لە تاوەکەیە لە ناو ڕۆنەکەدا. وتی وەڵڵی نازانم بەس من لەوەتی چاوم کردوێتەوە لە ماڵی باوکمە دایکم بەردەوام سەری ماسی لێ کردوێتەوە ئەمجا سووری کردوێتەوە لە ناو ڕۆنەکەدا. وتی دایکت بپرسە. دایکیان دیارە ماڵی نزیک بوو چولەی پرسی وتی دایە ئەو بۆچی سەری ماسیەکە لێ دەکردەوە حکمەتی چ بوو؟ وتی وەڵڵاهی ڕۆڵە نازانم بەڵام بەخوا منیش لە دایکم بیستووە. جا سوبحان الله دایکی ئەویش مابوو واتە نەنگی کچەکە مابوو ئەمەی کە ئافرەتی تازە بوو ئەویش وتی با لە دایکمان پرسین. وەڵا کچە و دایکی چوون بۆ لای نەنگیان ئافرەتەکەش چوو بۆ لای دایکی وتی دایە بۆچی سەری ماسیەکە لێ دەکردەوە؟ وتی وەڵڵی دایجا منیش نازانم بەڵام وەڵڵی منیش لە پورمەوە فێر بووم پوریشیان مابوو چوون بۆ لای وتی ئەرە تۆ کە ماسی چاکردنت فێری من کرد بۆ سەری ماسیەکە لێ دەکردەوە. وتی وەڵڵا ڕۆڵە گیان تاوەکەمان بچووک بوو ماسیەکە جێگای نەدەبەوە منیش بۆ ئەوەی ماسیەکە لە ناو تاوەکەیە جێ بێتەوە سەری ماسیەکەم لێ دەکردەوە. وتی دەی وەڵڵا من وەم زانی دەبێ ماسی هەر ئاوا لێ بندرێ. ئەویش کچەکەشی وا فێر کرد و کچی کچەکەش یار وا فێر کرد بوو کەس نەیدەزانی حکمەتی چییە. ئێمە بەڕێزان لەم چیرۆکانەوە فێر دەبین زۆر جارمان وا کردووە کارێکمان دووبارە کردوێتەوە کەس لە دایکی بیستووە بەڵام نازانێ بۆ وایە کوڕ لە باوکیەوە فێر بووە بەڵام نازانێ بۆ وایە. ئیسلام ئێمە عەقڵت دەکاتەوە ئەڵێ کاکە بپرسە ئەڵێ بە هەر ئەوە بە ڕۆتینی بە شوێن مەکەوە بەبێ بەڵگە شوێن مەکەوە. ئێستا زۆر کەسێک قژی بە نەوعێک چا دەکە هەر سەری دەڵێ بەرخۆلەی لێ هاتووە ێ بۆ وا دەکەی وەڵی دڵن کاتی یاریزانێک لەوە چێوای کردێت جا چڵە و یاریزانە هەر خۆی وانە چاڵێ ئەو یاریزانە سەری نەخۆشی نییە دەیە بەم شێوە قژە دایپۆشێ بەڵام خۆ تۆ ئەوەت نییە. کەسێک دەبینی بەداخەوە لە کچان و لە کوڕان شەبەقێکی ئاوەندەی لە پانتۆڵەکەی کردووە شانی هەمووی هاتوۆتە دەرێ بۆ وایە وەڵاو مۆدی فڵان ئەکتەرە ئەستێرەی سینەمای نازەم چێوای کردو جا شێڵە نەخۆشی پێستی لەگەڵ نییە پێویست بۆ هەوایەک لێدا تۆ پێویست دەکات جلەکانی خۆت بدڕێنی شوێن مەکەوە نە عەقیدە و بیر و باوەڕت نەمۆد و مۆدکاری و ژیانت بەڕێزم بزانە بۆچی وا دەکەی. میلەتی ئێمە بەداخەوە فەوتا وەڵڵی خەڵک هەیە لە دکتۆرە ئافرەتان بپرسە ئەچێ خۆی عەمەلیات دەکات بۆ لە دایکبوونی منداڵ
ئەڵێ منداڵەکەم بە نەشتەرگەری لێ دەربێنن دکتۆرەکە گە ویژدانی هەبێ و مسلمان بێ ئامۆژگاری دەکا ئەڵە تۆ پێویستی نییە منداڵ لە دایکبوونی سروشتی بۆ دایکەکە بۆ منداڵەکە بۆ ڕەحمی ئافرەتەکە بۆ هەمووانیان زۆر باشترە بۆ شیرتێ هاتنی مەمکی ئافرەتەکە و شیردان بە منداڵەکە زۆر ئاسوودەتر دەبی و زۆر تەندروستە دەبی ئەڵێ نانا بۆ ئەوەندە سووری وەڵای فڵان کەسی خزمم فڵان کەسی دراوسێم فڵان کەسی هاوڕێم براژنم خۆی عملیات کردووە ئەوەندە ملیۆنەی لە خۆی داوە ئەبێ منیش ئەوەندە ملیۆنە لە خۆم دەم ئەی باش لەواسی ئەو کەسی عملیاتی کردووە تەندروستی تەواو نەبوو بێ مەترسی هەبوو بێ لەسەر کۆرپەکەی مەترسی هەبوو بێ لەسەر ژیانی خۆی تۆ بۆ چاو لەو بکەی بۆ بەنج لە خۆت دەی بۆچی ڕێگا سروشتیەکان کە پەروەردگار دایناون وازیان لێبێنی تەنها لەبەر چاولێکەری تەنها لەبەر مۆد و مۆدکاری بۆیە با بگەڕینەوە خزمەت دینی ئیسلام با بگەڕینەوە خزمەت ئەو ئاەتانی کە پێمان دەڵێ بێ تێگەیشتن کار مەکە باوەکو قەومی نوحد لێنەیە با سەرگەردان نەبی با مێشکت دانەخرێ بێ تێگەیشتن کار مەکە هەتا عیبادەت دەکەی ئەزیزم بزانم عیبادەتە بۆ دەکەی بەڵگە شەریعەکانی بزانە پرسیال لە مامۆستایانی ئاینی بکە مانگی ڕەمەزانە با هەل لە ئەمڕۆوە لە یەکەم ڕۆژیەوە بڕیار بدەین ئەم مانگە مانگی تێگەیشتن بێ لە قورئان با ئاگادار بین هەموو جار پێتان دەڵێم ئاگادار بە ئاگادار نەبی بێ ئاگات دەکەن ئومێدەوارم خۆی پەروەردگار بە ئاگامان بێنێتەوە لە خەوی غەفڵەت و ئاگادارمان کاتەوە لە دینەکەی خۆی و لەسەر ڕێبازی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم بەرچاوڕۆشن بین بۆ دین و بۆ ژینمان والسلام عليكم ورحمة الله وبركاته